عزیزان و خۆشەویستان ئەم کاتتان باشی وادارم لە هەر شوهەن ساڵ و سڵامەت بن لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەرنامەی ئەو حوتۆمان تەرتیبداوە بە میزگردێ بە بەشداری هاوڕێیان هاوڕێ عەبدوڵڵا دارابی، هەڵاڵێ تایری، سەعیدی هێدانە، ئەندامانی کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتی قسە و باسەکەین سەبارەت بە فایلێکی سەوتی کە چەند وەخت لەوە پێش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن ئەمیری کەریمی بەیسا بە سخنڕانی ئەمیری کەریمیەکی لە ڕابەرانی پژاک بڵاو بووەتەوە کە بۆچوون و ئەرزیابی خۆیان وەکو پژاک لەسەر ئەحزابی با سابقە و فعال لە کوردستانی ئێرانە ئەز جوملە کۆمەڵەی ئەو دەم و حیزبی دموکرات قسە و باسەکە و ئەرزیابی خۆیان لەبارەت بەم ڕووداوانە کە هەرچەند غەیرە واقعیومانە باز دەکا. ئەم میزگردە بۆ تاوتوێکردن و جوابدانەوە بە چاواشەکاریە کە لەلایەن ئەمیری کەریمی چ لە ڕابەرانی پژاک و سەبارەت بەم ئەحزابی فعالە لە جوڵانەوەی کوردستانی ئێرانە قسە و باسییان کردووە. پێشەوەی پرسیارەکانم ئاراسە بکەم هاوڕێیانەگە دەنگی منە بیستن خۆشاتن بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر باشی هاوڕێ ئەبوو فەرموو. هاوڕێ هەڵاڵە دەنگی من تۆ زۆر سپاس. هەر وەکو کورت ئیشارەم پێکرد ئەم پرسیاری ئەوەڵەم ئاراستەی هەر سێکتانەکەم بە تەرتیب هاوڕێ ئەبا، هەڵاڵە تایری و هاوڕێ سەعید جوابی ئەم پرسیارەم لە زاویە و ڕوانگای خۆیان و بە پرۆپاگەندی غەیرە واقعی و بێ ئەساس و درۆ و دەلەسە و چاواشەکاری ئەمیری کەریمی یەکێ لە ڕابەرانی پژاک ئاراستەی ئێواکەم. پرسیارەکە ژەمەدا هەر وەکو بۆ خۆتان ئاگادارن ماوەی چەند ڕۆژە یەک دوو هەفتە لەوە پێش فایلێکی سەوتی لەلایەن بەدەنگی و سخنڕانی و قسە و باسی ئەمیری کەریمی کە لە ڕابەرانی پژاک لە شەبەکەی ئیجتیماعی و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زاهرەن لە جەلسەیەکی ئاموزشی داخل ئیراد کراوە بڵاو دەبێتەوە دەست بەدەست بووە. ئەم قسە و باسانە ئیدعای درۆغین و غەیرواقعی بێپایە و ساختەجی دژ بە ئەحزابی باسابقە لە کوردستانی ئێران قسە و باس کراوە. بۆ نمونە ئەمیری کەریمی ئیدعا دەکا کە کۆمەڵە بەدەستی ساواک و لەلایەن خانەوادەی مۆحتەدی و بنیان نەهێراوە و دروستکراوە و دامەزراوە. با تەوژە بە سابقەی توولانی فعالیەتی ئێوە هەر سێکتان لە جوڵانەوەی کوردستان کە لە ستوحی جۆراوجۆر و بەشەکانی جۆراوجۆری کۆمەڵە فعالیەتتان بووە ئەرزیابی و جوابی ئێوە بۆ ئەم پرۆپاگەندەی ئەمیری کەریمی کە بێفاکت و بێ ئیدعا فقط دەتوانین بڵێن ئیدعایەکی بێپایە و زەڕێ لەگەڵ حەقانیەت ڕوبەڕوونیە جوابی ئێوە بۆ ئەم ئیدعانەی ئەمیری کەریمیە لە کولا بۆ پێژاک چییە؟ هاوڕێ عەبدوڵڵا دارابی فەرموو. پێشەکی بەسپاس بۆ تۆ بۆ هاوڕێیان سەعید و هەڵاڵە و هەروەها سپاس بۆ هەموو بینەرانی خۆشەویست. من پێم وایە قسەکانی فاکتن، مشەخەسن، ڕۆشنن و ئەزانن چیاڵن، بەڵام فاکتەکانی جمهوری ئیسلامین قەدەمەتی تاریخی ئەم قسە و باسانەش بە درێژایی 46 ساڵی ڕابردووی حاکمیەتی جمهوری ئیسلامیە هەمیان لەوە دەرهێناوە. ئیستا ئەگەر نیابەتی مستەقیمی ئەوان نەکەن و بالاخره ئەمە نەڵێن حەدیاقەل کولی ئەم بەرنامانە یەکێک لە حتا خودی ئەم تۆهمەت و ئفتراکە ئیسا هاوڕێ عەبوو ئیشارە پێکرد ئەمە جز و دروسی مەدرسەی حیزبیانە. ئەنا هەر کەس واردی حیزبەکەیانە بێ ئەلفبای فێرکردنی سیاسەت و ئینسانیەت و قسەی باش بە درۆ و دەرەسەی جمهوری ئیسلامی تەحویلیان ئەدرێ و بەڵامانە ژنین خۆمانە. بۆچی ئەم کارە ئەکرێت؟ بەنظرم من زۆرتر کەمە لەسەر ئەوە بۆ یەچم. ئەوەش بڵێم کە لەم چوارچێوە خودی هەموو ئەحزاب و تقریبا هەموو ئەحزاب و هەموو خەڵکێکی زۆر لە سیاسیون لە سەطحی دەرۆ و لە سەطحی خارج کشوەرە لەم بابەتەوە قسەیان کردووە. بەڵام لەوانەیە ئەم قسە و باسەکە من لێرە ئەیکەم و یا هاوڕێیان ممکنە بیکەن فەرقی هەست. بەنظر من بەقەت ئێمە خۆمان کە خوڵقێنەری جزو ئەو کەسانە بووین کە فعال و خوڵقێنەری
کۆمەڵە بووین و لەو تاریخە پڕبەها بەشداریمان بووە و بەشی عمری مفیدی خۆمان سەرفی کردووە بەم ئەندازە ئەوان ئەزانن کە ئەم قسە و باسانە نەتەنیا واقعیەتی نییە ئەگەر ئیسە لەباری حقوقی و لە شوێنێکی نسبەتەن دموکراتیکە بواە ئەشێ پژاک و ڕەهبەرەکانیان کە بەم شکڵە خەریکن تۆهمەتەڵە بەستن بۆ نارانی سیاسی خۆیان مەحاکمە بکرایەن و مەحاکمە بکرایەن و بلەخرە سزا بدرێن بەڵام حقیقەتەکە ئەوەیە کە ئەمان ئەزانن ئەوە ناکرێت بەڵام لەبار سیاسیۆ ئەیانەوەی کەڵکی لێوەگرن ئەم بەحسە بەحسێکی سیاسی ئەم بەحسێکە کە نەک بە قەدەمەتی تاریخی خودی پژاک بەڵکو پێش پژاک شروع بووە پێش پژاکانێکی یانی ئەمان دروستکراوی پێکەکەن و پێکەکە پژاکی وەکو نیرویەکی نیابەتی خۆی سازمان داوە و پێی وت وەختە سازمانی داوە عەبدوڵڵا برای عەبدوڵڵا ئۆجەڵان عوسمان ئۆجەڵان هەمووی ئەمانەی باس کردو تێتی ئێمە وەختی ئەمە پێگەنا دەستی دەرەکی ئەم ڕژیمانە بە تایبەت جمهوری ئیسلامی بەرەخەرە زاڵ بووم ئەما و ئەمێکە لەو ناڕازیانە بۆ هەر بۆ ئەمە هاتۆتە دەرەوە وێکمە بڵێم ئەمانە بەم درۆ دەلەسە گەرەکیانە سیاسەتێک کە تەلاشەکەن بۆی ئەلەنی بڕۆنە خزمەتی بچنە ژێر پەرچەمەکەی ئەمە تێستکەن بیخەنە ئازمون بۆ ئەو بزان خەڵک چیاڵێ بۆ بزانن بەرەخەرە نێرانی سیاسی خۆیان چیاڵێن ئەو جارە ئیتر یەکسەرە و ڕاستەخۆ بڕۆن پێکەکە لە ئێرانە لە زۆربەی شارەکان وەکو تاران و ورمێ و کوێ مەقەڕی بوو دەفتەری بوو و ئیتلاعات لە شاری سنان نووسراوەکانی بۆ منتەشرەکردن و اختیاریان بۆ بڵاوکردنەوەیان کەسێ بڕایە بۆ پێشمەرگایەتی پێکەکە مەعاف بوو لە سەربازی جمهوری ئیسلامی یعنی تێکەڵێکە بەم شێوە بوو ئەگەر ئەمان وەفادار بن بەم پێکەکە واقعان ئەم پەرچەمەیان قبول بێ و ئەم نیابەتیانە قبول بووە و کە قبولیشیانە ئەبێ ئەمانش هەرەو ڕێچکەگرنە بەر ئەوزا گۆڕیاوە لە سەتحی منتەقا پێکەکە خۆی ئەزعانی کرد ئەزعانی کرد بەوە کە من ئەچێ بچمەوە داخلی کشوەر و داوای کرد لە دەوڵەتی تورکیە کە وەریان بگرێ وەریشی گردون و ئێمەش یەکێک لەو حیزبانە بووین کە وتمان ئافەرم چوونە جێ ئەسلی خۆیان بۆ ئەحزابی ناسیۆنالیزی کورد لە سەتحی منتەقا و لە ئێرانیش بۆیە ڕێک و پێک ناچن جوابی ئەم سوالە نادەن و نەقدی ئەمە ناکەن و خۆشیان بەم دەردە مبتلان هەکەم بە شێوەیە بەداخەوە یەکێ لەو شتیانە بەڵام ئێمە پێماوەتون ڕەسالەتی و فەلسەفەی وجودی ئەحزابی ناسیۆنالیست ئەمە من لە 46 ساڵی ڕابردووە و تۆ تاوەکویستە ڕەسالەتی ئەسلیان بریتیە لەوەکە بە بەهانەی ستەمی ملی لە خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانە ئەمان تەلاشەکەن کە لەگەل حکوومەت‌های مەرکەزیان ڕێبکەون بسازن و لەم ڕێگا تەلەفاتیان زۆر داوە حزبی دموکراتی کوردستانی ئێران تماشاکە زۆربەی مەسئولانی بەرجەستە و دەرەجە یەکیان تیاچوە لەم ڕێگا پێکەکە بۆ خۆی زۆر ئەملا ئۆلای کردووە سیاسەتەکانی هەر ڕۆژە بە شێوەیە باس کردووە لە چوار پارچەی کوردستان و هاتە سەر بالاخره دەوڵەتی کوردی من گەرەکمە بڵێم کە ئەمان خەریکن ئەمە ئەکەن خەریکن تستی ئەمەکەن بۆ ئەوە یەک سەرچنە ژێر باڵی جمهوری ئیسلامی بێ ئەملا ئەولا و بن بە سەربازی ئەو بیر و بڕوا کە 46 ساڵە ئەم پێکەکە و هەم دوای ئەویش کە دروستکراوە پژاکیش بەڕێوە بە غێر ئەمە هیچێکی تر نییە نەنزەر منەوە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت دوایی دێم وڵات هاوڕێ ئابێدارەبی هاوڕێ هەڵاڵە دیارە جوابدانەوە بم پروپاگەندا جیا لەوەی ئێوە وەگە و شخصیتانە کە لەو تاریخ و جنبشە زیندووە بوون و نەقش و فعالیەتان بووە جیا لە خودی توول و ئەرزی تەشکیلاتی کۆمەڵە یا حیزبی دموکرات سەدها هەزار و ملیۆنها خەڵکی کۆمەلگای کوردستان شاهدی فعالیەت و هەڵسوڕانی ئەم جەرەیانە سیاسیانێ بوون ئەمە زمانی بووە کە ئەمیری کەریمی و پێژا کۆمانە بە قەولی کوردی لە کوولەکەی تەڕا وجودیان نەبووە کە دێن ئەرزیابی و تەحلیل و بۆچوونی ئاوانە بێ ئێوە سەبارەت بم پرۆپاگەندەی ئەمیری کەریمی قسەباسی ئێوە چییە فەرموو بەڵێ زۆر سپاس تماشاکەن بالاخره ئەم ڕێگەیە لە ناسیۆنالیزم
لە نوعی ئەمیری کەریمی پێژاک ئەبێ خۆی داسەپێنێ بە کۆمەلگا و هێزەکانی خۆی هەڵا بگرێ هەچۆنە بێ. ئەمە جزوی بەنامەیەکی ئامۆزشی بووە بۆی کە هەوڵ بە ئەم جەماعەتێکە بە دەوریەوەن پێوەی لەگەڵی بمێنن. بنم بۆ نمونە بە ئشارە بەوە کاکە ئەڵێ ئەحزابی کلاسیک، لە کەلیمەی کلاسیک زۆر ئیسفاداکەوەڵێ ئەحزابی کلاسیک، خەتی کلاسیک، انحرافە، ئەمانە تازەی تەجیان نەماوە. ئەمە تەرفەندێکە کە بەکارێنە لە سوورتێکە منزوری من نازانم حزبی دموکرات بۆ خۆی چی جوابێگەیاتەوە، بەڵام بەرەی کۆمونیست کۆمەڵە ئەفرادی و بەتایبەت حزبی کۆمونیست کاریگەری جنبشی کۆمونیزمی کاریگەری کە زۆر بە زموختی دێ حملەمان پێەکە لە نظر ئەو ئێمە تازە لە تاریخدا نەماوین زۆرمان نییە. وەختێ دەگاتە سەر فاکت لەسەر حزبی دموکرات و ئەوانە فاکتی هەیە چونکە بۆ خۆی پێشینەیەکی لەگەڵیان هەیە. وقتی که نقدیره نکا وقتی نقدی منصور حکمت دکا به حد به سواده به اتوانم بلم که حتی یک فاکت لقصکانی منصور حکمت نهینه نوعی فاکت کانی فاکتی که ایمل لبیر معنا بشک لکومالگای زور زور دوا کوتو لدوربری اردوگاکانی کومالا لحزبی دموکرات وقتی شان لگل کومالا استفاده لیه کرد مثلا نوعی کچلی کردی لابردوا منصور حکمت مثلا ملی لنا کومالا لابرد لسری امانو برو ام همو کتب و فاکت واقعیانه که منصور حکمت نسویتی بلحاظی تئوریک ناتوانه شاد لگل اوابکا ناتوانه استدلال سروانه بینیتو بید سر استدلالاتی که زور زور عامی که ممکنه بشکل جامعات تحریک ببن بس او مسئله باسکا مثلا بونمونه لإحساساتی خانوادگی استفاده که زور مسئله شهیدان و کلاشینکوف و اسلحه و بوتیناچن بوشر و اوانه استفاده که چونکه ای هوی او هزی که هر استال بر لدوری کبونتو حبس که حموشتێکی لە لولەی تفەنگەوە حرەکەت دەکات ئەمە یەکێک لەو نقطە ضعفە ئەسڵی و ئەساسیانەی ناسیۆنالیزمەکە ئێمە لە جنبشی خۆشمانە وەختێک کە نەفتی بە ناسیۆنالیزممان کرد وقتی حزبی کۆمونیستی کاریگەری جیابەوە دیمان کە هەموو شتێک لەسەری ئەسلحە لەسەری لولەی تفەنگەوە بەرامبەر بە جامعە ئەبینن علاوە بەر ئەوە ئەم کابرایە شانتاژبازی زۆرەکە مثلەن بۆ ئەوەی کە ئەوەندە تەنەفوری لە مارکسیزم هەیە نمونەی جەلال تاڵبانی تو بە ئیفتخار کارێکەکە کە جەماعەتەکە پێ بکەنن ئەڵێ جەلال تاڵبانی هات بۆ جەلسەیەکی کۆمەڵە و هەر لەناو جەماعەتەکە کوتی ئەم قۆڕیاتە مارکسیستیە لابەرن و هەموو پێکەنن یعنی بە حەدی متەنەفرە لە مارکسیزم خۆشی بە مارکسی دانێ خۆشی بە چەپ دانێ کە ئەو قسەی جەلال تاڵبانی زۆر پێ باشترێکە ئەو تۆهمەتەی لە مارکسیستەکانی کۆمەڵەدا وەختی خۆی کە هاتووە بۆ جەلسە کە من تاریخی هەیە جوابی دراوەتەوە جەلال تاڵبانی مۆزەعگیری لە مقابلا کراوەتەوە بەڵام بۆچی لێرە باسیەکە لێرەی هەوێ بڵێ کە ئەم جنبشە مارکسیستی کە قەدیم بووە ئەو تاریخی بووە ئێستا ئیتر بابی نەماوە وجودی نەماوە ئەی هەوێ خۆی مەترەحکە لەم رابطەیە نکتەیەکی دیکە کە بە نەزەرم زۆر بەرچاوە لە قسەکانیدا ئەوەیش ئەوەیە کە لەسەر باسیەوەکە کە ئەڵێ ئەم ئەحزابانە دائیم عەلەیه یەکترە کوتن ئەنواعی تۆهمە دێنێتەوە بۆ مەسەلە هەر ئەو مۆزوعی کە هاوڕێ عەبدوڵڵا باسی کرد عەبدوڵڵا مورتەدی جاسووسی شاب بووە جاسووسی جمهوری ئیسلامی بووە منصور حکمت معلوم نییە جاسووس بوو یان نە هەمووان ئیسفادە لەکە لە ئاخری قسەکانیان ئەڵێ خۆ ئینتقادکردن ئیرادێکی نییە ئێمە ئەتوانین بەیەکەوە کار بکەین یعنی ئەخە چۆنەکرێ لەگەڵ بنیایەمێکی ئەوەندە شانتاژباز بوو هۆقەباز تۆ دانیشی معاملەی سیاسی بکەیت وەختێک کە ئەنواعی تۆهمەتت لێدا چونکە قابلی قبول نییە چونکە قابلی نەقتە لەلایەن بەرەی کۆمونیستیەوە بۆیە کەوتوتە تەقەلای ئەم جۆر قسەکردنان خولاسە باس بکەمەوە تەماشاکە ناسیۆنالیزم تاریخی ئەوەیە ئەوەڵ دێتە پێشەوە ممکنە لەگەڵ بەعزی جنبشێک بەعزە نیروهایەک بە دەوری خۆی و کۆکاتەوە تاریخ نمایی بکە بزرگنمایی بکە لە مەوردی خۆیدا بەڵام بە وەختی خۆی کە کەمێ بە قودرە دەکات سەری هەموویان دەبڕێ من حتما لبشي دوائية كأجد بيت السر مسألة جدان باسي أم موضوعة بروشنية كما حتما نزانم كأبي قصي لسرفين بحال أو مورديك أو أندا تأكيدي لسر
ئەحزابی کلاسیک منزوری ئەحزابی کۆمونیستن بە تۆری مشخص، منزوریان ئێمەین بە تۆری مشخص و ئێمە هەین لە جامعەدا، بەڵام چونکە بۆ ئەوەی کە بتوانێت ئێمە بکوتێ بە زبانێکی بە قۆلی خۆی تئۆریکەوە دێت باسی ئەوەکە نەکتی ئەم ئەحزابە کلاسیکانەکە کە تازە بە ئینحراف کێشاون، تازە وجودیان نییە لەناو کۆمەلگایە لە بیری ئەچێتەوە بزانێ جنبشی کرێکاری، جنبشی ژنان، جنبشهای ئیجتماعی، ئەو شعارانەی کە لەناو کۆمەلگای ئەکوترێ هەموو شعارهایەکی چەپ و ڕادیکال و کۆمونیستن کە کۆمونیستەکان ساڵها بە خاتری ئەعدامیان داوە، بە خاتری کوشتاریان داوە، هەمووی باسی ئەوە کە ئەڵێ هەڵاتن چۆن هەڵاتن یەک زەڕە باسی ئەوە ناکەکە ئەو خشونەت و ئەو جنایەتانی جمهوری ئیسلامی کردی چۆن ئەتوانێت خەڵک لە بەریان مقاومەت بکە. نمونەی من خۆم خەڵکی بانم، من خۆم شەهیدم داوە لە خانەوادەم گیانیان لە دەستداوە لە جادەی بانە سەردەشت، وەختی باسی شەڕی بانە سەردەشتەکانە هەموو هێزی کۆمەڵە هەڵاتن، هەموو هەڵاتن لە سوورێتەکە نازانێت چونکە ئازانێ ئەو نەسل جوانە بە دەوریەوەن ئەوان خۆ تاریخەکە نازانن ئەبێ ئێمە بۆیان باس بکەین کە چ مقاومەتێکی درەخشانی دوومانگە کرا بۆ جادەی بانە سەردەشت وەختێک کەوتە دەستی دەوڵەتەوە. بەرامبەر سەرتاپای قسەی ئەم کابرایە شانتاژبازیە، درۆیە، هۆقەیە ئەو کەسانی کە بە دەوریەوەن ئەبێ ئاگاه ببنەوە، ئەبێ ئێمە زۆرتر لەسەر مەسەلە بکوتین و ئەبێ ئیفشای پێژاک بکەین بۆ ئەم سەپتیکاری کە بەدەستیەوە بستێتی. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەورە سعید فەرم و لە ئیدامەی تەوزیحی ڕفیقەکانە دیارە ئەمیری کەریمیە پێژاک تەلاشەکەن کە ئەم حەقانیەتی خۆیان بە جامعە هۆق نەبکەن، تەحمیل بکەن و ئەو تاریخی چەندین ساڵی مبارزات و فەداکاریانەی کە مشخصەن تەشکیلاتی ئەو دەمی کۆمەڵە لە ناو خەڵک و لە ناو کۆمەلگایە دشت بە جمهوری ئیسلامی کردووە بەم ڕاحەتیانە بۆ ئەمیری کەریمی و پژاک ناسڕێتەوە. خەڵک زۆر چاگەزانن هەر کامێک لە حاسی خۆیان و شاهدێکی عینی مبارزات و گیانفدایی و سەداقەت و پاچی و دڵسۆزی ئەو دەورانەی تەشکیلاتی کۆمەڵە هەن حەدێقە لێمە سەبارەت بە کۆمەڵە قساکەین. فەرموو قسە و باسی تۆش ببیستین سەبارەت بەم پرۆپاگەندەی ئەمیری کەریمی. دەنگت بەسراوە هاورە سایی، دەنگم میکەکەت بەسراوە وەکەم میشە. زۆر باشە، دەستان خۆش بێت، دەسڵام هەیە بۆ ئێوە بینەران و هەروەها هاوڕێیان ئەبەی دارابی و هەڵاڵی تاهەری. ڕفیقەکان نکاتی فرباشیان باسکن، نیش سایەکەم لە ئێدامێ قسەکانەوانە چەند نوکتە باسکن. قبل از هەر شتێک ئەوە بێژم کە ئەمیر کەریمی بنیامێکی عادی نییە لەو حیزبە لە پژاکە. ئەمیر کەریمی ڕیاست مشتەرک ئازاد بێزڵا پژاک ئازاد کوردستانە، یعنی ڕابەریانە بە تۆر واقع، یعنی ئەم کلاسە ئامۆزشیانە لەلایەن ڕەهبەرەکەیان و دایر بووگە و بە قەول ڕفیقەکان وتیان کۆڵی شانتاژ و درۆ و ئیتهام و ئەمانیەداگەلا ئەحزاب چ بوو چ ڕاست. من ڕۆشن بێژم لە واقع ڕووی قسەی ئەساسەن لە کۆمەڵە و چەپ و کۆمونیست لە کوردستانە هەست کە سابقەیەکی توولانی مبارزاتی هەستیان وەک ئێوە باستان کرد کە مبارزێکی زۆر ئینقلابی، زۆر ڕادیکال، زۆر کۆمونیستی و سۆسیالیستی هەر لە بەد و تاسیسیەوە کە ئینقلاب 57 بوو شەڕ عەلەی جمهوری ئیسلامی و مبارزە عەلەی جمهوری ئیسلامی و مەجموعەی ئەوانشتانە. و جالبە ڕاهبەر سازمانێک کە لە جەلسات ئامۆزشیە خەریکە بنیامەکان خۆی، ئەفراد خۆی، پێشمەکان خۆی، هەر کەس بە نەفرەت پەراکەنی، شانتاژ و درۆ ئامۆزشیانات لە مەقابل ڕقبای سیاسی خۆی لە کوردستان چ بوو چ ڕاست. بەنظر من ئەم سازمانە مطلقاً ناتوانێت جێ ئەتماد بێت. یعنی گەرەکمە جامعەی کوردستان بە تایبەت جوانان دەبێ هوشیار بن. ئێستا مهم نییە ئەمە 15 ساڵ ساڵۆن وەریە هەرچی بوو بە پەخشە بووسە. ئەلان دوای ئێژم ئەرزش مەسرف ئەم ڕۆی ئەم نەوارگەلە کە پەخشە بووە چی هەست. زۆر بەڕۆشنی ئێژم بە بازنش لە قسەکە ڕفیقەکانم، وەلی واقعاً ئەسم نیام ئەمێنێتەوە وەختی من گوێچکام بۆ نەوارگەلە لەلایەن ڕەهبەر پژاکە و کە مدعی ئینقلابیگەرین و مبارزن و مەجموعەیە مشکە لە باسەکە واقعاً نیام شاخ دەرتێری و چۆن ئەکردێتەوە جوانێک کە 18 ساڵ 7 ساڵ خەریکە تێتە ناو سفوفیان ئاوە باریان تێری ئاوە ئامۆزشیاندا کە کۆمەڵە ئاوا بوو، نازانم مەنسوور حکومەت ئاوا بوو، حیزب دموکرات ئاوا بوو، ئەسڵ مبارزیان نەکردگا، نازانم کۆمەڵە ئەسڵ بناڕەتەکەی بە کۆمەک ساواک تەشکیل شتەوە.
وحشتناکە ئەسڵ وحشتناکە بۆ نەزەر من جامعە نابێت لەم سازمانە قبول کات ئەم پرۆپاگاند و شانتاژ و درۆ دەرسەکە خەریکە زۆر بە ئاشکرا بەرامبەر بە ئەفکار عمومی باسی کاتۆمان ئەمە یەک نکتەی دووەمەوەسە بە نەزەر من ئێمڕۆ مهم نییە ئەمە کێ کریاگە بۆ مهم نیە کێ پەخشێکی کردەوە بە نەزەر من خۆی پشاک پەخشیان کردەوە بەرخلاف کەسانگاری کە پیان وایە ئەمە جمهوری ئیسلامی و کاری کردووە بۆ ئەرزش مەسەفیز بۆ ئەمان ئێمڕۆ دەیلەکەی چم ئەوەیە ڕسمەن پشاک وتیکە ئێمە وەرزی مسەڵحانە ناکەین ڕسمەن وتیکە ئێمە قسمان سەرنگونی جمهوری ئیسلامی نییە ئێمە مبارزەی مەدەنیەکەی مبارزەی سیاسیەکەی و جالب بەپا پێتان بێژم بینێ لەمەوبەر ژیارگۆڵ کە خۆتان نزاننی تر خەبەرنگار BBC-ە چووەسەوە بۆ ناوە لە گوایە لە شوێنێکە کە ئەمانە پایەگەیان بووە حتمما بیستتانەی تر مساحبی کەستێک ئەمیر کەریم ژیارگۆڵ باسەوە کە ئێژێت من ئایسا هەم بە شوێنێکە ئەگەر بە زوان فارسی هاوارکەم پایگەکانش نەون باش ئێوە خەتەر احساس ناکەن ئەمیر کەریمی ئەیژێت نەخۆب ئەگەر ئێمە مانوێن و خۆ دەرگی بن شەڕەکەین ولی ئێمە جۆرە ڕفتارەکەین جۆری زندگیەکەین کەوان ئاگادار نەبن آخر ئەم قسانە بۆ کەسێک مناڵیش ناتوانێت باوەڕیان پێکە لە ئاخر بۆ ئێمە کە ساڵهای ساڵ لە سفوف کۆمەڵا مبارزەی مسەڵحەمان کردگا دەرکەکەم کە ئەگەر شۆ مەسڵان لە تاریکانە لە 100 متری 50 متری 200 متری و 100 جار پایگەمان ڕەت کردو و چووگین ولی تو چۆن ئەکرگێت پایگاکەت لە نزیک پایگای سپای پاسدارانەوە بێوە سپای پاسداران بە تۆ نزانیت کێ توانێمە قبوڵیکە لە پژاک لە ئەمیر کەریمی گەرەکمە بێژم وەک عەبەی داراوەتی ئەمانە دەستیان هەست ئەمانە نزیکایەتیان هەست چ لە بانبانیانەوە پێکاکە بۆ چ خۆیانەوە گەرم بێژم ئەم قسەگەلە دەیلەکەم ئەم دەیلمە هاوەردەوە مثال ماوەردە کە بێژم ئەمڕۆ بۆ پژاک ئەرزش مەسرەفی ئەمانە بە نەزەر من هەر جمهوری ئیسلامی زۆر ڕۆشن و ئاشکرا بێژم و بە نەزەر من ئەم قسە و باسە بۆ ئەوەیە کردگە بە پێشمەرکانی پێشی با بە قەڵ خەڵاڵە وتی ئەمانە کلاسیکن و کۆنن تازە ئەلبەتە وتم شارم نفرەتری ئەمانە ختا بە کۆمونیست و سوستیا چون کۆمەڵی کۆمونیست بووی تر خودی ئاشکرا بۆ دنیای ئازادی ئێمە کە لە سفوفە کۆمەڵا بووین گشتمان کۆمونیست و سوسیالیست و بەرابەرتر بوو عەداڵەتخوا بووین هاتین سفوف کۆمەڵا ئەلەی جمهوری ئیسلامی ئەلەی جاش ئەلەی مفتیزا ئەلەی گشتمانە مبارزەمان کرد و ئەمیر کەریمی باشە زانێ ئەم تاریخە ولی ئەو هیچ پژاک شتێترە و ئەم جوانانەشی بزانەوە جامعە بزانێ پژاک چییە پژاک هەر تەبکران جمهوری ئیسلامی و بە نەزەر من ئەمانە ئەتوانن بوون بە داردەست جمهوری ئیسلامی ئەلەی ئازادیخواهی و جنبش ئازادیخواهی سوسیالیستی جامعەی کوردستان هەموو کەس دەبێ بزانێ ئەفکارەمەوە و محتەوای ئەم نەوارگەل ئەو قسە و باسە پروپاگاندا کە کردیە بە نەزەر معنای سیاسی ئەمەڵی و مەدەنی ئێمڕۆ بە جامعەی کوردستانەوەسە ئەمە پەیامە بە نەزەر من پەیام ئەو نەوار و ئەو قسە و باسانە کە ئەمیر کەریمی کردوێتی زۆر سپاس بۆ تەوزیحاتانت هاوڕێسایی دەگەڕێم وەلای ئێوەش هەوری عەبێدارەبی هەروەکو هاوڕێسایی لە بەشی ئاخری قسەکانیان ئیشارەی کرد کە باسی نزیکی پایەگاکانی جمهوری ئیسلامی و پژاکی کرد زۆر ڕۆشنە زیاد لە نزیکی پایەگاکانیان بەنەوە حتا بازەوا کرێت کە خودی پژاک ساختی دەستی جمهوری ئیسلامی و حەشر و نەشریان هەیە بەیەکۆ لەگەڵ جمهوری ئیسلامی و تا جارێک بە ئیسلام نیشانە دەن پێشمەرگەن و مبارزەکەن 100 جار قەسەم و قورئانە بێ بخۆن کاوان نانەوێ لەگەڵ جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی نانەوێ سەرنگون بێ و لە پێش جمهوری ئیسلامی پەیامی تاسوعا و ئاشورای ئیمام حوسێن بڵاوەکەن و هەمووی ئەمانە ئەم پرۆپاگەندە دژ بە مشەخەسەن کۆمەڵەی قەدیم کۆمەڵەیە کە ئێمە و دەورانە تیا بووین پێش ساڵی 91 هەمزەمان ئیدعای مشابهێکی لە مۆردی ئەحزابی ترە مشەخەسەن حیزبی دموکراتیش باسەکە دلیلی ئەسڵی و هەدەف لە پشتی ئەم حەمەلات و پرۆپاگەندە بێ ئەساسانە کە فاقدی هەر نوع مستەنەدێکن لەم شرایطە مشەخەسەدا کە ئەبینین جمهوری ئیسلامی داماوتر و زەلیلتر و سەرلێشێواوتر و لە لەبەی پەردگا و سەرنگونیا قەراری گرتووە هەدەف لەم تەبلیغاتەی پژاک و مشەخەسەن ئەمیری کەریمی چییە لەم شرایطەدا بەڵێ زۆر سپاس دەکەم وەکو هەمومان ئیشارەوان پێکرد
حقیقەتەکەیەوە ئەنگیزەکە ڕۆشنە ئەنگیزەکەیەوەیە کە ئەم بەرە نیابەتیە کۆنن لە سەطحی منتەقا بەهۆی ئاڵۆگۆڕی منتەقەوە بە لەحاجی سیاسیوت یعنی تەواوی ئەو سیاسەتانە کە تا ئیسە بە شێوەی جۆراوجۆر و بە ئەنوا قسام شێوە لە دەورەیەکە داوای بنەکەم باسییان کردو بەلەخەرەوتم لە 4 پارچەوە گەیشتون بەم قەناعەتە کە بڕۆنەوەخوان تاحویلی ڕژیمی تورکیە بن بەلەخەرە ئەم شتام ئاڵۆگۆڕەکە بەسەراتۆ لە تەکتەکی ئەمانەوە و لەم حەزبە دروستکراوە و نیارانەی پێکەکە هەمووی تاسیری هەست گۆڕیونی ئەساسەن گۆڕی نە بە معنە کە بەلەوافرە باشبوونی ئێستا نەخێر بەڵام ئیتر ناتوانەوەکو جاران کە لە لەولەی مەگەسەکی تفانکانی تماشای هەموو شتێکیان ئەکرد و بۆ خۆیان پێیان وا بۆ بەلەخەر 4 پارچەی کوردستان تەختەکەن و مێل خۆیان و بە فەرهەنگی خوانێ بن بەڕێوە ئیسا قسەیانەوەیە ڕاهبەری ئەسڵیان بەو شقڵەی بەسەر هاتووە ڕاهبەری دووە ئەمانی دیکە یەکی وەکو پژا قسەکەیەوەیە عەلەنی ئاشکرا و ڕەسمەن ڕاهبەرەکان خەتابە جمهوری ئیسلامی ئەڵێت من ئیتر شەڕی چەکدارانە لەگەڵ جمهوری ئیسلامی ناکەم ئێمە ئەمانەوێ شەڕی مەدەنی بکەین بە شێوەی سیاسی بەم ئەنگیزەوە کە گویا ئەمانەوێ ئێران دموکراتیزەکرد ئیسە دموکراتیزەکردنی بۆتە وشەیەک لە ناویانە عینی یانە عینی پێکەکرد لە تورکیا هەر ئەمە ئەڵێ ئێمە بۆیە چەکمان چەکدانێن لە قەندیل بۆیە پێکەکە چەکدانێ دوای دەیان ساڵ بۆ هەموو کوشت و کوشتارەوە کە ڕۆڵی خەڵکەندەوە بە کوشت و ئەڕۆین ئەمانوێت تورکیە دموکراتیزەکردن ئەمان دموکراتیزەکردن بۆ بە نمونەیەک بۆ ئەوە کە ئەمانە خەریکن مبارزەیەکن ئەمانە ئەڕۆن و باوەجی جمهوری ئیسلامی تاوەکو ئیسە لە پەنای دەستی جمهوری ئیسلامیە کاریان کردووە وەزیەتی جمهوری ئیسلامی و موقعیەتی سیاسی و کۆمەڵایەتی ئەمان ئیجاب ئەکا ئەبێ ئەم ڕەوەندە تێکن ئەبێ بڕۆن بەرەو ئەمە بێ ئەمە معنایان نییە بێ ئەمە کە تۆ شەڕی چەکدارانە بۆ نەکرێت لەگە جمهوری ئیسلامیە ناویش پژاک بێت ئەم جارە سیاسەتی ئەسلیش لە مەرکەز و تاوەکو ئێرە هەمووی گۆڕیاوە ئەبێت چی بکەی چی نەکەی ئەمە ئەم شکستە سیاسیە کە هێناویانە نەخێر ئێران تا جمهوری ئیسلامی بێ یەک سەرەدەرزی دموکراتیزە نەبوو نایش بێت چون 10 بەرابەر ئەمانە بە ناوی ئیسلاح تەڵەب و ئیسلاح خواز لە سەرتاسەر ئێرانە حتا لە بەشی کوردیشی تیا بوو بەلەخەر نەیانتوانین حتا یەک سەرەدەرزی ئیسلاحات لە ئێرانە بە وجود بێنن والآن معلومە ڕژیمێک تەیفێک حکومەکە کە واقعاً بە هەمووی ئەو شتانە پێکەنیوە و بە ئەمانیش پێکەنن ئەمانە بۆ ئەوە خەریکنم کارەکەن ئەبێ قەسەمێکیان بۆ بخۆن نیشانی بن کە واقعاً ئێمە یاری وەفاداری ئێوە بین و ئەمانەوە بێنێ اختیارتان و سیاسەتی ئەومان قبوڵە نەتەنیا نامانەوە سەرنگون بن نەتەنیا نامانێ شعارێک بین عەلەی سەرمایە شعارێ بین عەلەیهی موجودیەتی جمهوری ئیسلامی بەڵکو باشترین زدی کۆمۆنیستە بین ئاگادار بن باشترین کەسان ئەبین چونە هەر کام لەمانە کە تەسلیمە بن و ئەچن دائانیشن لەگە جمهوری ئیسلامی ئەوڵ قەسەمیان ئەوەیە ئەوڵین قەسەمیان ئەوەیە کە واقعاً وەفاداری خۆیان بە زدیەت لەگەل خەڵکی کرێکار بە زدیەت لەگەل خەڵکی ئازادی خواست بە زدیەت لەگەل بەرابەری ژن و پیا و ئەبێ تەقدیمیان کەن و وەسابەتی کەن کە واقعاً کەسی مفیدە بن بۆیان جمهوری ئیسلامی لە مختاگەرێکی ئەم شتە بۆیە هیچ شتێک زیاتر لە منیە کە ئەوان بۆچی خەریکن ئەم کارەوە ئەم ئەنگیزەی کۆچێکە کە ڕاستەوخۆ ئەیکەن ئەم تێستە کە ئیسە ئەیکەن خەریکن ئەوە سەنگین بدان خەبەر و دەموباس چییە وەگەنە بۆ ئەحزابی ڕاستی مەوجود لە ئۆپۆزیسیۆن لە کوردستان ئێران هیچ مهم نییە ئیبراهیم عەلیزادە بەڕەحە دەڵێت ئەڵێ ئەوە جمهوری ئیسلامی ئەو شتەی ئفشا کردووە و ئەو شتەی خستۆتە دەروە جمهوری ئیسلامی کردوێتی بەڵێ مەبەستم وایە هەر کەس ئەمەی کردویان نەکرد بێت ئەوان دوای ئەوە بەرەخەرە حیلە شەرعیەکی بۆ کەن و بەرەخە لە پەنایەک دووبارە دامەزرێنەوە بەڵام ئەوە کە ئەبێ چارە نووسی لە ئەمڕۆ بە دوای پژاکە ڕەقەم لێ بدات بە پەیوانەی سیاسەتی ئەمڕۆی پێکەکە و پژاک ئەوەیە کە بچنەوە باوەشی جمهوری ئیسلامی
وقتی ئەچنەوە باواشی جمهوری ئیسلامی چی بکرد بە دژی خەڵکی ئازادی خازی کوردستان بێنە مەیدان دژی ئازادی و بەرابەری و خۆشبەختی ژن و پیا و لە کوردستان بێنە مەیدان هەرەوەکە لە قسەکانیانە باسیەوەکەن کە کۆمەڵە چی کردو چی نەکردووە بەرامبەر بەژنەوە هەمووی ئەمش سناریۆ کەسیفانە کە لە خودی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی ناشیانە تێکراریەکەنەوە بە خاطر ئەوەیە کە ئەم تێستە بکەن تاوەکو ئیسا بەری بەرەخەرە پەلاماری سیاسی خەڵکێکی زۆر کەوتون و متوجه بوون کە ئەمە من بەڕاحەتی بۆیان قوت نادرێ بەڵام قوت بدرێ و نەدرێ ئەمە سیاسەتی ئیمڕۆی پێکەکەیە لە تورکیا سیاسەتی ئیمڕۆی پژاکە لە ئێران ئەبێ ئەم کۆچە سیاسیە بکەن و لە مەولا لە بەرابەر خەڵکی ئازادی خوازا لە کوردستانی ئێران بوەستن و بلاخرە بە نەفعی بەقای جمهوری ئیسلامی شەڕکن بۆ ئەمە چیەکەن الان وەکو سعی شارێ پێکرد پژاک و ئاگداریەوە لە 100 تا سەر مەرزەکانی کوردستان لە 100 تا سەر مەرزەکانی کوردستان لە پەنای لە 50 متری تا 100 متری پایگەکانی جمهوری ئیسلامی هەموو لەو شوێنانە کە بلاخەر یەک نەفەری کۆڵبەر کۆڵێک لەم دیوی عێراقیانێ بۆ کۆڵ بە ناوی ئەوە کە گومریکاتە سێنی بە ناویەوە کە تاوانەکەن ئەو خەڵکە بەم شێوە جەریمە ئەکەن لە پەنای ئەوانە دانیشتون لە ئەوجی ئەمانە و هەروەها بە مێری خۆشیان نەیارانی سیاسی خۆیان ئەکوژن لە مەریوان لە گوێزە کوێرە ئاوایی کە لەگەڵ پادگانی مەریوانە 3 کیلومترە یەکێک لە نەیارانی سیاسی خۆیان کە قبلەن لەگەریانە بوو کوشتیان بە بەرچاو کەتوکارەکەیەوە لە هەورامان گەنجێکیان کوشکە حتا شتێ هێنا بۆیان شتومەکی هێنا بەڵام وردە متوجه بوو کە مخالفیان کوشتیان وێ من گەرەکەوە بڵێم کە ئەم قسە و باسانە کە ئەیکەن و ئێمە جۆرێک تاکتیکمان جۆرێکە دژمن نامان بینێ نەبە قوربان دژمن هەموو کەسە بینێ و بەڵام تۆ ئەو دژمنت نییە کە واقعا مزاحمت بێت و بالاخره پەلامارە جمهوری ئیسلامی دژمن تۆ نییە تۆ دژمن ئەو نەبوویت و ما واقعیت لە کوردستان ئێرانە ثابتی کردووە ئەعماڵ و کرداتان ئەمە بووە بەڵام ئەوە بزانن کە ئەم قسانەی ئێوە زۆر کۆنە حتا ناشیانەیشە لە بارگەڕانەوەکە بۆ ئەوە جمهوری ئیسلامی لە تووری 46 ساڵی ڕابردەوە بەرامبەر بە کۆمۆنیستەکان بەرامبەر بە ئازادی خوازان لە سەتحی ئێران و کوردستانە بالاخره ئەمانەی وتووە بەڵام خەڵکی بە محکەمترین شێوە جوابیان داوەتەوە ئیسەش ئەو خەڵکە چونتر تیشتر لە هەموو کات جوابی پژاک ئەدەنەوە کە نەک تۆهمەتی کردو بەڵکە جوابی ئەدەنەوە هەر وەکو ئەو خزمەتەکە ئەیکەن بە جمهوری ئیسلامی ئەمە ئەو شتێ ئەم ئەنگیزەیشە ئەمەیە لەمە زیاتر وەختەکەمان زۆر کەمە سوالیشم زۆر ماوە بەڵێ هەروەکو ئێوە تەوزیحتاندا بەڕاستی ئەمیری کەریمی و پژاک ئەمێ زۆر باش بزانن خەڵکی کۆمەلگای ئێرانیش بەتایبەت کوردستان زۆر باشەزانن ئەمیری کەریمی و پژاک ناتوانێت فریای سەرنگونی جمهوری ئیسلامی کە بە تەریقی خەڵک خوازیاری سەرنگونی جمهوری ئیسلامی ناتوانێت زەڕێ کۆمەک بەم ڕەوتە بکات کە کۆمەکێ بە جمهوری ئیسلامی کات دێمە لایەوە هاوڕێ هەڵاڵا ئێوە وەکو ڕفێقێکی ژن سەبارەت بەم پرۆپاگەندەی کە ئەمیری کەریمی دژ بە ژنان و ئەدەبیاتی پڕ لە لەجەن و کەسافەت واقعا ناکرێت هیچ ناوێکی لەسەردا بنێکە بابی تەبعی جمهوری ئیسلامی و ئەینی لەجەن پەراکەنی و فیلم دروستکردنەکان و شانتاژ و درۆدەلەسەکانی جمهوری ئیسلامی جیاواز لەمە نییە کامی دەعانەی ئەمیری کەریمی ئەیکا و ئیدعای نمایندگی خەڵکی کوردستانی گەورەژەکە بە ئیسلا ئەم جەریانە حضور و نەقشی ژنان وا باسەکە کە مشەخەسەن لە کۆمەڵە ئاڵێ فقط ژنان بۆ ئیستفادەی جنسی لێ و تەشکیلاتە بوون ئازایە و تەشکیلاتە خەریک مەشروب خواردن بوون ئەوە دەسەبا بۆ حتا ئەخلاقیات و ئەم شتانە و گوایە تەشکیلاتی کۆمەڵە پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە زۆریان بە خەڵکی دێهات و زەحمەت چێشان کردووە و بە تۆری کولی ژنان لە سازمانی کۆمەڵە نەقشێکیان نەبووە ئێوە بە عنوانی ڕفێقێکی ژن کە ساڵها لە سەفی کۆمەڵا بوون بە فعالیت و مبارزە خەریک بوون جوابی ئێوە بەم ئیدعا سەخیف و دواکەوت و بێشەرمانەی ئەمیری کەریمی و کولی تەشکیلاتی پژاک و ڕەهبەری پژاک بە عنوانی ژنێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب کە لە کۆمەڵا فعالیتتان کردووە و نەقشتان بووە جوابتان چییە بەم ئیدعانە؟ فەرمووی.
ئەمیری کەریمی تەنیا نیە لە ئیسا نەزەکردن سەبارەت بە جنبشی ژنان بۆی کە بیان کوتێ دیسانەوەش ممکن لە ناو هێزەکەیاندا کەسانی دیکەستا هەڵدەن قسە بکەن. من با نمونەیەک بێنمەوە لە تاریخێکی کولی میدڵ ئیست لە واقع خاوەرمیانەیە لە دەهەی پەنجەم میلادیە لە ئەلجەزیرە و مصر و تونس وەختێک کە اعترازات بۆ عەلەیهی کۆلۆنیالیزم دەستی پێکرد ویان هاویست ئازادسازی بکەن لە دەست فەڕەنسا و دەوڵەتەکانی ئەوروپایی جریاناتی ناسیۆنالیستی و پێ بە پێی ئەوان جنبشی ژنان تەشەکولهای ژنان کە زۆر تەسیریان لە ئەوروپای وەخت گرت بوو زۆر فعال بوون بۆ ڕزگاری وڵاتەکان بۆ مەسەلەی ئیستیقلال و جریاناتی ناسیۆنالیستی ئیستیقباڵێکی زۆریان لە حرەکەتهای ئەترازی ژنان کرد و لە جنبشی ژنان و جنبشی ژنان بەقەوەتە و بارەکەڵڵا و هێنایانن بۆ خیابانەکان و خەڵک بە کۆمەکی جنبشی ژنانە هاتنە خیابانەکان لە پشتی جبهە زۆر فعال بوون ڕۆژنامەنیگاری و پرۆپاگاندایان زۆر قەوی بوو زۆر باشکاریە کرد بە مەحزیەوە کە مەسئلەی کۆلۆنیالیزم حەل بوو و بە ئیستیقلالی دۆڵەتەکان گەیشت ئەوڵین کەسانێک کە مۆردی تیرغی حملەی جامعە قەراریان گرت ژنان بوو هاتن ئەنواعی تۆهمەتیان بۆ دروستکردن بۆ ڕەهبەرەکانیان کوتیان نێرومێرانی خەریکن لەگەڵ پیاوانی دیکە رابطەگرن تۆهمەتی حتا ناموسی و قەحبەگەری و ئەوانیان ڕسمەن ڕائەگەیان و بە ئیتهامی ئەوە دەستگیریانە کردن سازمانەکانیان بەستن ڕۆژنامەکانیان بەستن و کولەن قەمعی جنبشی ژنانیان کرد ئەمە ناسیۆنالیستەکانی ئەم سێ وڵاتە بوون وەختێکە بە قدرەت گەیشت ئەمە نمونەی تاریخیە ئەڵەی تاریخ لە جێگاهای جۆرا و جۆر دووبارە تکرار بێتەوە ئەمە بە شێوەیەکی مزحەکی منتها ئەمیری کەریمی و پێژاک دەستیان داوەتە ریسکێکی زۆر گەورە بەر لەوەی کە بگەن بە قدرەت خەریکن حملە بە جنبشی ژنانەکەن من نازانم ئەم کابرایە جا ئەگەڕێمە سەر کۆمەڵە چۆن خەویلەیەکەوێ وەختێک کە شاهدی جوڵانەوەی جنبشی ژنانە هەر ڕۆژە لە عەلەیهی حیجاب شعاری حیجاب بێحیجابێن هەر ئێستا لە جامعە ئەو شتێک کە ئەو پێڵێ عشقی ئازاد و حملەی پێکا و یەک ژن چەند پیاوی هەیە و هەر خەریکی ئەوە بوون هەر ئێستا لە جامعەی ئێرانە لە جامعەی کوردستان ئیتفاقێک خەڵک بەبێ ئێزدواج ڕابطەیانەیە لەگەڵ یەک لەبەرەوەی کە بە حەقی خۆیان نەزانن ژنان بە حەقی خۆیان نەزانن ژنان ئەپارتایدی جنسیان تێکشکان دەڕەقسن لەگەڵ پیاوان دەست لە دەستی یەکتر ماجەکەن لە پیاوان من ئەزانم کابرایە چیەکە لەگەڵ ئەو جنبشە لەگەڵ جنبشی زێت چۆن بەشەر بێت توانایی چییە بۆ ئەوی کە شەر بکات لەگەڵ جنبشی ژنان ئەم نەسلی زێدە بەرهەمی جنبشی ئێمەیە کە لە ڕۆژی ئەوەڵەوە کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار کوتی حجاب قبول ناکەم و دوا ئەوە جنبشی ئازادی ژن بە وجود هات بە دنیا هات و هەموو ساڵی قەویتر و قەویتر بوو لە کوردستان نمونەی بارزێتی کە حجابیان سووتان و بەسەر حجابە ئەڕۆشتن لە 8 مارسە داوایان لە خەڵکە کرد ئەنگو بڕۆن بەسەر حجابە ئەم حجابە ڕەشەیە و هەموو ساڵێک مەراسمە گیرە و هەمووشی چەپ و کۆمۆنیستەکان ئێمە ئەمان کرد ڕابطە لەگەڵ ئێمە بوو ئەو جنبشە ئەم کابرایە ئەم تاریخە چۆن تحملەکە کە وجودی هەیە کە ئیدامەی هەیە لە رابطە لەگەڵ کۆمەڵەیە عینی ئەوەی کە ئیسفادە لە کەلیمەی عشقی ئازاد دەکات چونکە عشقی ئازاد بەشێکە لە ئازادی ژن لە واقعە وەلی بەشێکی مهمە لە ناو خۆیان زۆر شتی تایە عشقی ئازاد یعنی انتخابی ئازاد یعنی انتخاب لە رابطەی جنسیدا یعنی انتخاب بۆ شخصێک کە ئەتەوێ رابطەی لەگەڵ بکری یعنی انتخابیەوەی کە دەست لە بەدەدت بێت یعنی انتخابەوەی کە ئیجازە نەدەی هیچ کەسێ لە کارێکدا دەخاڵت نەکا یعنی ئەم هەموو انتخابە هەمووی خولاسە ئەکاتەوە لە ئەو ئەدەبیاتی کە ئەدەیەک مرتەجع هەر ئەو وەختە لە کۆمەڵەیە دەیانگوت وڵا ژن و کچ و کوڕی کۆمەڵە خەریکی مەلەن نێرومەرانیە شتێکی ئیسلاحێکی وایان بەکارهێنا و یا حیزبی دموکرات بخۆی بە ئیفتخار و باسەکاڵە حیزبی دموکراتیش نەقدیەکردن حیزبی دموکرات بە شکلێکی سەحیفانەی زۆر خراپ و دروست وەکو ئەم مرتەجعانە وەکو مەلاکان کە لە مزگەوتەکانی سلێمانی و دەروبەر لە عەلەیهی کۆمونیستەکان بەحسیانە کرد فاکتێنێتەوە هەر ئیمڕۆ ئەو شتەی ئەو ژنانەی کۆمەڵە
ئەو ژنانەی کۆمونیست حزبی کۆمونیست کارگەری ئێران کە ئێمە ئێستا لە ئەوروپاین و ئەو پێی وایە دانیشتوین مەشروب بخۆینەوە پرتقاڵە خۆین کە ئەلبەتە حەقی خۆمانە ئەلبەتە ئەوەش بەشێک لە ئازادیە پەرچەمداری مبارزاتی ژنانی لە وڵاتانی جۆراوجۆری ئوروپایی فەرمو ئەمیری کەریمی ئەگەر شەهامەتی هەیە بێن لەگەڵ من دەبات بکە 10 نەفەر لە خانەوادەم لەناو کۆمەڵەیە لە دەستاوە ئیفتخارەکەم بەو تاریخی کە لەگەڵی بووم کە کۆمۆنیستم وەختێک پێشم گەیشتۆتە ئوروپا سازمانی ژنان لێداوە دفاع لە حقوقی ژنانەکەم دفاع لە عشقی ئازاد دەکەم دفاع لە انتخابی ئازاد دەکەم لە عەلەیهی حجابم هەر ئێستا لە ئەنواعی کۆمیونیتیای جۆراوجۆر بۆم فەرقدا کە کوردە فارسە عەرەبە تورکە مبارزه ئەەکەم بە حقوقی ژن بۆ ئاخرین دەستاوەرد بە حقوقی ژن نە ئەو حقوقی ژنەی کە ئەو لە کاوە پاتۆڵی کوردیە ئەی بینێ بۆ ژن کە ئەبێ جامانەشی لەسەر بێ و ئەبێ ئەسلحەی بەدەستەوە بێ بەڵام ئەتوانێت پێشمەرگە بێ بەڵام ئەبێ ئیجازە لە پیاو وەربگرێ بەڵام ناتوانێت خارج لە ئیزدواجێکە ئەو تەعینیەکە بۆی رابطەی جنسی بێ بەڵام بۆ سەدانە بەڵامی کەی بۆ دائەنێ بۆ هەر ئەو ژنەی کە ئەو پێی وایە لە نظر ئەو ئازادە بەڵام لە نظر ئێمەوە کە وەختێ تباشە ئێماکە ئێمە بێ ئەخلاقی دروست کەلیمەی بێ ئەخلاقی استفاداکە لە ئەدەبیاتی کوردستانی سلەیمانیە کە لەبێ بووین بێ ئەخلاق بە ژنانێکە کوتراکە ئازاد بوو بەم بەروبەو بەر دەیانگوت بێ ئەخلاق بە ئێمەیان نەگوت بێ ئەخلاق بێ ئەخلاقیەکەەوە بوو کە حەقی بەرابەرمان ئەویز لە مقابلی پیاوە وە سازمانەکەمان حیزبەکەمان بە ڕسمیەتی ئەناسی هەوڵی ئەدا کە ئەو ئاگاهگەریەش بەرینە ناو جامعە ئەوان وەحشەتیان بوو ئەو کۆمەلگایە کە ئێمە ئەم ئاگاهگەریە بەرینە ناو کۆمەلگا هەر بۆیە ئەو تۆهمەتانشە لێرێت دروست ئەویش تەماشاکەن لەلایەکەوە شکلی و فیگوری تئۆریک بەخۆیەدا کە گوایە معلمێکی تئۆریکە بەڵام لە سەخیفترین ئەقەماندەترین دواکەوتوترین ئەدەبیات لە عەلەیهی ژنان ئیسفادەکە جا بۆیە جوانان نەسلی زێد ژنان هەموو لە کوردستان هۆشیار بن دوا پژاک نەکەون عاقبەت خەتەرناکە بەقەد جمهوری ئیسلامی خەتەرناکە ئەگەر قودرەت ئەگەر زمانە حتا بە ئەندازەی حتا ئەو سەلەفیانەی کە ئێستا شمشێرەکێشن ئەوانیش بە قودرەت بگەن خەتەرناکن چون زۆر دواکەوتون زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاورە سایدێم و لای ئێوە بەڵام وەختەکەمان زۆر نەماوە سای بکەن لە جوابی ئەم پرسیارەم لە 3-4 دقا بدەیتەوە کە چون پرسیارێکی تر مەمێنێ بۆ هەر سێکتانە کە وەختەکەمان توانیم بووە هاورە ساید باتەوەزێ بەمی سازرا بێپایە و جالیانەی کە ئەمیری کەریمی لە فەزای مەجادیە دەستی پێکردووە و بە قەول دووبارە دوای 10 ساڵ نازانم 15 ساڵ ئاوا فعالانە لە شەبەکەی عمومی بڵاوێکەنەوە کاری جمهوری ئیسلامیە یاهی خۆیانە یا هەر کەسێکی ترە ئێوە لە گۆشە و کەنار و لە ملاولا باستان کرد کە هەدەفەکانیان چییە واکنشی یا عەکسولعەمەلی ڕێبەرانی کۆمەڵە تاتی ڕێبەری ئیبراهیمی عەلیزادە بە تایبەت کە دیارە زۆر لە زۆر جێگا لەگەڵ یەک هاوسون و بە یەک کۆخەریکن ئیتیحادێکە دەن و لەگەڵ ئەحزابی نەوعی پژاو کۆمانە لەلایەکۆ بۆچوونی مشەخەسەن عادڵی ئەلیاسی خودی ئیبراهیمی عەلیزادە قابلی تەئەممولە کە بازەوە دەکەن کە ئەمە تەلاش دەکەن لەگەڵ مۆزەعگیری حاڵەتێکی میانجیگەرانە سادەی بکەنەوە کە بڵەن شتێکی زۆر مهم نییە لە نەوعی مۆزەعگیری خولاسە بەو جۆرەیانەوێ شتەکە خاتمە پێ بدەن بۆ تەوزیعی وتەکانی ئەمیری کەریمی کە ئەم هەمووە تۆهمەت و پرۆپاگەندا غیرە واقعی دست بە حدێقل تەشکیلاتی ئەو دەوری کۆمەڵە مەترا کردووە دەڵێن ئەمە کاری ڕژیمە یعنی ئەنگار ئەمیری کەریمی و خودی پژاک و تەشکیلاتەکەیان حەز ناکەن قسەیە بۆ زمانی 10 ساڵەوە پێشکراوە ئەمە کاری جمهوری ئیسلامیە ئەمە زۆر مایە شەرمەزاریە لە زبانی کەسێک و کە خۆیان بە مارکسیست و کۆمۆنیست دەزانن ئیبراهیمی عەلیزادە و هاو تەشکیلاتەکانیان و ئەم ئینتقادیان ئاوا بە بەیانیەکەی پژاک دەردەبڕن ئەمە ئێوە پێتان وابێ ئەم ئیسهاراتە سەخیفانە چۆن دەبێ مەحکوم کرێت چ لەلایەن شخصیەتەکان جەریانات خەڵکی ئازادی خوازی و بەرابەری تەواو لەگەڵ ئەم پاسیو بوونەی ڕابەری کۆمەڵە چ دەلیلێکیانەیە کە بەجێ ئەوە بە ئیسلاح ئەگەر ڕاستەکەن کۆمەڵان و ڕەبکیان بەو خەتەی کۆمەڵەی قەدیمەدا دەبوو لە هەموو کەس زیاتر
سینەی خۆیان شاد بکەن و دابدڕن بەڵام خەریکن تەوجیه بۆ قسەکانی ئەمیری کەریمی دێنەوە ئێوە قسە باسان سەبارەت بەمە چییە لە 5 دقیقەدا ئەگەر جوابیان پرسیارم دەیت و زۆر سپاس دەکەم فەرموو عبوەزانم فرسەت سەوکەمە با ئیجازە بدە من چەند جملە فقط لە ئێدامەی قسەکان هاوڕێت هەواڵە بێژم لە مۆرد ئەم بەرخورد ئەم کابرا بام مەسەلەی ژنانەوە دەزانین چۆن یەکێ لە افتخارات گەورەی کۆمەڵا ئەوە بوو کە ژنان هاتنە سفوف کۆمەڵ بەرزەی مساڵحانیان کرد ئەلەی جمهوری ئیسلامی ئەلەی ئرتجاع ئەلەی مەرج سالاری ئەلەی ئەفکار زیدجەن لە جامعەی کوردستان یەکێ لە افتخارات گەورەی ئەسڵ لە تاریخ مبارزات سیاسی نظامی لە تاریخ ئێرانە ئەوڵین جار بووە ژنان هاتن سفوف کۆمەڵ دەستیان کردن مبارزە و ئەم کابرا ئەمیر کەریمی بە زوانێکی وەک هەڵاڵە وتی زدژن بە نەزەرم زۆر مفتەزەر ئاوە ئەلەی ژنان لە کۆمەڵە قساکە و من ئەشێ بێژم بە ئای ئەمیر کەریمی کە لە سفوف خۆیانە اختناقی بە شدت فەرهەنگی ئەلەی ژنان حاکمە لێنە هەزاران جار بیستگمە من کە ئەسڵ ببوورە قسەکانە قەتەکەم بڕێک فۆرمولە و کورد چون پرسیاری هەروە جمڵەیەژم ئەشی ئەمیر کەریمی فکری بە حەڵ خۆیان کەن بۆ مناسباتە فەرهەنگی و اخلاقی کە حاکمە بەسەر تشکیلاتەکەیانە کە عشق و علاقە و رابطە بە تۆر کولی قەدەغانەدا مجاهدینی خەڵک خراپتر ئەو گەرکم ئەو جمڵەی ئیزافەکەمە چەند جمڵە بە قسەکان با بڕۆمە سەر قسەکان سێبراهیم من بەخاترەوە هەڵانەکەم ڕاستیەکەی دوو جار مەساحبەکەی سێبراهیم گوێش کە دانوێشتەکەی عادڵ خوێن گەسەوە کە زۆر چۆن بێژم زۆر توانم بێژم ماسماڵیەکەم بە زوان کوردی ئاوا بێژم تەنیا شتێک کە سێبراهیم ئێژێ دەژێمە محکومیەکەین بە قەو معروف ئێژێ لاتین هاملۆزیەکەن سوورەت مەسەلەکە فرس ساداکەنەوە دەیلەکەی چێزانی چۆن دەیلەکەی وەسەکەمانە خارج لە مەسەلەی ناوەندی دیالۆگ کە پژاکیش عزویە ئێمە بارهازانی کە ئەمانە ڕافتیان بوو تەک پژاکە باڵا دانیشتنیان بگوبێکەوە بخەرگەرکیان بوو کار مشتەرەکەنەوەمان و نەتەنیا ئەمە ئەسڵ کۆمەڵەت جەناح سێبراهیم مەسەڵ ڕووی کردگە لەم ئەسڵ ئەمە بووگە سیاسەتی ئەمە بووگە ڕەوەشی دانیشتن لە تەک ئەم ئەحزاب و ناسیۆنالیست و گشتیان ئەو بەشگەرە لە کۆمەڵا کازانی چۆن و چۆن نینەوەمانە بۆ هەتەفۆ کە لەمانەکە کار مشتەرەکەن و فژاکیژێکی لە مشتکە لەسە وجالب ئەوەسا فقط محکوم یەکات و ئەمەڵا شتەکە پەرتدا بە ناوەندی دیالۆگ ئێژی پژاکی چان ناوەندی دیالۆگە و دقیقاً ئەین مۆزەی کە پژاگردیگە فقط تەوجیه یەکات ئێوە وان نییە و ئێمە خەریکین تەلاش بکەین و کارەکەین و زەحمەتی کێشین تەکەم ئەحزاب کوردستانیە بە یەک و کارکەین و فعالیتکەین و فعالیت مشترەکەینەوەمانە دقیقاً سێبراهیمیش مەسەلەکە پەرتەتە ناوەندی دیالۆگ ئێژێ ئێمە تەلاشەکەین لە ناوەندی دیالۆگەکە مشتەرەکەن ئەلێ پژاک ئیقدامیکردن کەسێ بڵێم تۆ ئەم گشتە ئەهانەت و تۆهین بە کۆمەڵی کردگە مۆزایەوە چییە فقط محکومکردنی کافیە فقط محکومکردنی کافیە گەرەکمە بێژم ئەگەر زۆر کورت بێژم بە نەزەر مۆزایەکی زۆر سادە ئەنگارانە نسبەت بە قەزیەکەەوە بە نەزەر من لە پشتی چیەوە ئەو ئەهدافەسەوە جێنە بێسڵا سێبراهیم وەکو جەناحی لە کۆمەڵا خەریکە لەم خۆشوبێش لە تەک ئەحزاب ناسیۆنالیست و بەرحاڵ ئەس جملە پژاک لە کوردستانە خەریکە پێشە باتوانەوە ئەن ئەوگانە بووگە بە سیاسەت ئەسلیان لە کوردستانەوەمانە وجال بە هەروە تویش ئشارەت پێ کرد زۆر باشکرا ژێ من کار جمهوری ئیسلامی فقط بەخاترەوە پژاک لەژێر ئەم تێغا لەژێر ئەم حمەڵاتە لەژێر ئەم نەختانە کە ئەلەی پژاک دەستی پێکردو لە مدیای ئیجتیماعی نەتەنیا ئێمە هەموو بنیامگەلێک ئازادی خوا چاپ عەداڵەتخوا کە لە سفوف کۆمەڵانی لە سوف ئێمەی چانین واقعا نەختیان کردووە و چوبنە گشت ئەم نەوعە لە پرۆپاگاندا کە ئەمیر کەریمی ڕێکخستووەمانە لە بنەوارانە و سێبراهیمیش دقیقاً گەرەکی پێچێک هاتەوە چرخشی لێدا دەژی من کار جمهوری ئیسلامی کار پژاک نییە بەخاترەوە مەسەلەکە سادە کاتەوە هەملۆزی کاتەوە بە دەلی سیاسەتی کە پشتی گرگە بەسڵا گردیگیانە بەدەستەوە بۆ هاوکاری و نزیکایەتی تەک پژاک و تو ئەم حسابە ناسیۆنالیست زۆر سپاس بۆ تەوزیەکانت هاوڕێیانم پرسیارەشم ئاراستەی هەر سێکتانەکەم بە تەرتیب هاوڕێ عەبە و هەڵاڵە و هاوڕێ سەعید جواب بدەنەوە بەڵام یەکی 3 دقە زیاتر کەمتریش وەڵا یەکی 2 دقە و نیو زیاتر وەختمان نەماوە هیچ پرسیارەکەم ئەمەدا جیا لەم هەموو پرۆپاگەندەی کە عەلەی کۆمەڵە و فعالیت و مبارزاتی ئەحزاب لە کوردستان دەیکا مشەخەسەن پای مەنسووری حکومەتی دەکێشێتە مەیدان و حەملەی پێ دەکا لە حاڵێکا کە
منسووری حکمت بە ئەندازەی تەواوی چێرەهای بەرجەستەی کورد و شخصیەتای مدعی حقوقی کورد شەفاف و ڕۆشنتر لە حەقی بێدونی چوون و چرای خەڵکی کورد دفاعی کردووە تا سەرحەدی جودایی کە هیچ کامیەک لە ڕاهبەرانی هیچ یەک لە چوار پارچەی کوردستان جورئەتی ئیدعا و دفاعی ئاوا لە حەقی خەڵکی کوردیان نەبووە. مشخصاً مەسەلەن مافە سەرەتاییەکانی خەڵکی کورد کە نووسراوەیەکە ئەگەر ئەمیری تایری ئەوێ منسووری حکمت بناسی حەدیقەل بچێ ئەو بەحسەی منسووری حکمت بخوێنێتەوە. ئەمیری کەریمی مدعیە کە منسووری حکمت بە عنوانی فارزبارێک هاتە تەشکیلاتی کۆمەڵە و هەر کارێک توانی دش بە کۆمەڵە کردی. هەدەفی تەرحی ئەم ئیدعا و حەملانە بە شخصیت و نەخشی منسووری حکمت لەلایەن ئەمیری کەریمی و پەژاکۆ چییە؟ هاوڕیانێکی حەدێک سەر دوو دەقەونی و فەرموون هاوڕیابە. من قسەکەمەوەیە کە کاتێک ئێمە جیاوبینەوە حال لە نێو ئەو زەرجێزا بە ڕاهبەری خودی عەلیزادە بالاخره زۆرێک لەم قسە و باسانە کە الان ئەمیری کەریمی باسیەکە کە قسەی جمهوری ئیسلامی بوون عینی ئەوانە نسبەت درا بە ئێمەی کۆمۆنیست کە جیابووی چون تەواوی قسە و باسی ئەمڕۆ خودی ئەم قسە و باسانە کە لەم هێزگردا کردمانە مەربوطە بە 10 ساڵی ئەوەی کۆمەڵە دوایەوە هەر کە بەلایەکە ڕۆشتە بۆ خۆی و خەریک بزنسەکە و کارەکە بۆ یەک کە ئەوەڵە لە ناو جەماعەتی عەلیزادە هین نییە یەک دەست بەرخورد ناکەن بەم مەسەلە مۆسفانە کەسیان هەیە سێ واقعیە کە ناچێتە ژێرباری ئەو قسە و باسی عەلیزادە. ئەمیری کەریمی قسەکەی جمهوری ئیسلامی تکرارەکاتۆ کە بەڵێ ئەم کابرا کە مەسوولی حکمەتی ناوە کابراایکی کورد بوو هەر ئەو قسە و باسە ئەو سەردەمە کرا ئەم کابرا کووردە لە هەر لە زەردوێزا بازەوە کرا کە یەک هەموو ئاسارەکانیان سووتان هەموو ئاسارەکانیان سووتان زۆر کەسیان محاکەمە کرد. دووهەمیشدەوە بوو کە حقیقەتەن ئەوەی کە نەشیاو بێ پیاوترە یعنی مەبەستم ئەوەیە کە وەجه مشتەرەکی قسەی کەریمی و وەجه مشتەرەکی ئەم ناسیۆنالیستانە کە نیاوجیگەری ئەکەن وەکو پرسیارەکە باسەکە و تەلاشەکەن کە ئەم بۆشاییە پڕکەنەوە دەستکەنەوە ملیەک بەخراون زۆر کاریان کردووە کە واقعاً وەکو یەک وایە نەشیاوە ئەسەن لە درۆمرۆوانە دەرچووە و مەسوولی حکمت هیچ قسەیەکی نەکردووە کە نەینووسی بێ هەمووی نووسراوە هەر کەسێک کە گەرێکی نەقدیکە فەرمو نەقدی سیاسیکە ئێمە ئێستقبالی لێ یەکەین وەگەرنە نابێ هەرگەڕێتەوە بۆ کە ئاساری بسووتێنی هەرگەڕێتی بۆ بێژی کابرایەکی فارسە لەولاوە هاتووە بەلاخەرە کۆتە بێنەم کوردانە و ئەوەی پێکردن کە کردیان چونوتیان ئەوە کە مەسوول حکمت کردوێتی بە کۆمەڵە جمهوری ئیسلامیش نەیکردووە دەیان جار ئەم قسە و باسانە تکرار بۆسو و ئیسا ئەمیری کەریمی زۆر لە دوای ئەم قسە و باسانەوەیە زۆر لە دوایە کە واقعاً گەرەکی بێ قسەکان خۆی کە هەموو ئەمانە نسبەت دراوە بە کۆمۆنیستەکان بە دەهای ئەوەی کۆمەڵە نە بە هەشتێکی تر ئیسەش دووبارە هەرام قسە و باسانە هەرم ناوجیانە ناوجیکردنەوە ئەمە کە گەرەکیان ئاوێکن بە ملیاوە جمهوری ئیسلامی ئەم کارێک کردووە نابێن قرس بگنەوە هەمووی ئەمانە لە یەک پەکێجاجێ هەبێتەوە هەمووی ئەمانە ئەو شتانن کە ئەبێ بزانن کۆمۆنیست سەربەرزە کۆمۆنیست مەسوول حکمت هیچ کام لەمانە کە خەریکن ئەو تۆمەتانە هەڵەباسن هیچ کامێکی نەتەنیا ڕەوان نییە هیچ کامێکی ناتوانن کەلیمەیەک وەرەقی کاغەز بنێژە دەستیان ئاچوارێک و بێژن با بگەن ئەمە خیانەتە ئەوانێکی ڕێ دەقیقەیە سا نەزەر بکەن بەڵێ دەورانێ بوو برایمی عەلیزادە بیویستایە لە ناو تەشکیلاتی ئەو دەمی کۆمەڵەدا بەحسەکانی خۆی ئثبات کا و حەقانیەتێکی پێبدا حتممە نەیکوت کاک نادریش وای کوتووە نادر ناوی ئەو دەمی تەشکیلاتی بەئێستا مەنسووری حکمت بوو بۆ ئیثباتی قسەکانی خۆی ئاوایوت ئەیوت کاک نادریش وا دەڵێ هاوڕێ هەڵاڵە فەرموو زۆر کورت 2 دقیقە تەماشاکەن داواکەم لە هەموو بینەرانی عەزیز بیسەرانی عەزیز بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران و بەرنامەی یەک دنیای باشتر حزبی حکمەتیست مطالعە بکەن هەردووکی قەڵەمی مەنسووری حکمەتە کە لە کۆنگرەکانە یەکدەست هەموو ڕئیان پێدا و ئێوە لە بەشی مربوط بە ژنان
بەشی دفاع لەسەر مەسەلەی ئازادیهای فەردی تەماشاکەم بزانن دیدگای یەک ئینسانی مارکسیستی واقعی بەرامبەر بە مەسەلەی ژنان چۆنە و چه ئاەندەنگەریەک بۆ بەزێ ژنانەکە. منسووری حکمەت ئەوەڵین کەسانێک بوو لەناو ئۆپۆزیسیۆنەکە ئیگوت ئینقلابی ئایندەی ئێران ئینقلابی ژنانەیە. زمانێک بوو ئەدێ پیان سیر بوو ئەو قسە دەیان گوت ئیمکانی نییە. ئیمڕۆ بە واقعیەت دەرهات. ئێمە لە ساڵی 1401دا شاهد بووین کە ئینقلابێکی ژنانە دەستی پێکرد و تا ئیمڕۆ ئیدامەی هەیە ئەم مبارزەیە. نەقشی منسووری حکمەت لەسەر مەسەلەی ژنان فەوق العادە لەناو جنبشی مارکسیستی جامعەی ئێران و حتا منتەقە تەأسیری دانا، لەسەر کوردستان لە عێراق تەأسیری دانا، لە ئەفغانستان تەأسیری دانا و بە زمانهای جۆراوجۆر تەرجمە کراوەتەوە. ئینقلابی ئایندەی ئێران ئەو ئینقلابی ئیجتماعی کە ئێمەمان هەیە یا هەر شکلێک کە ئینقلابی ئیجتماعی ببێ، ئینقلاب و اعتراضات ببێ، ژنان بە تۆری وەسیع دێنە مەیدان، ژنان جایگای ڕاهبەریان هەیە و ئەمە ئیمکان پەزیر نەبوو بەبێ نەخشی کۆمونیستهای زۆر زۆر بەرجەستە وەکو مەسوور حکمەت و هاوسەنگەرانی وەکو ئێمە کە ئەم ڕێمان ئیدامەدا و ساڵهای ساڵ مەبارزەمان کرد. بارها و بارها ئێمە قوربانیمان داوە لەسەر ئەم مەوزوعە، بەڵام ئیفتخاری پێ یەکەین وە هەتاکو ئیمڕۆ ئێمە ئەم مبارزەیە ئیدامە ئەدەین. ئەمە ئینکار ناپەزیرە، ئەمە شتێکە کە هەم جمهوری ئیسلامی هەم پێژاک هەم جەرەیاناتی ناسیۆنالیستی بە شدەت لێ نیگەرانن بۆیە ئەوەندە بە سپاس هاورە سعید فەرموو تۆش 2 دقیقە زیاتر وەختە نییە فەرموو. من کەمتر لە 2 دقیقەش قساکەم. کەسێک گەرێکی مەسوور حکمەت ناسێ وە کەڵاڵە و تێشە بڕێت هەزاران ئاسار لە مەسوور حکمەت بخوێنێتەوە لە مەوردن هەموو مەسائلێکەوە لە دنیا، سیاست، فەرهەنگ، هەموو شتێک انقلابی گەری ئەسار نەزەری کردکە و هەمووی سەنە ناو سەردەکان نەپشێنێت. قسەی کە ئەمیر کەریمی کردیە لە مەورد مەسوور حکمەتەوە ئەوایلی کە ئیتحاد مبارزان مەسوور حکمەت لە ڕەسی بۆ هاتن بۆ کوردستان دوای حزب کۆمونیست ئێرانیان تەشکیلدا، من دقیق لەبیرمە ئەو سەردەمە ئیتحادیە میهەنی ڕەهبەرانیان هەیە و فارسەکان هاتن گەرێکیانە کۆمەڵە خراو کرد، کۆمەڵە بە بێڕاها بوون لە بینی بوون، شتێکە کە ئیمڕۆ ئەمیر کەریمی تکراری دەکاتەوە وە چەند مشتەرەک توا ناسیۆنالیستەکان ئەس جملە پشاک زیدیەتیان دەتە کۆمونیزم و سوسیالیزم و درۆبەستن و پرۆپاگاندە لەی کۆمونیزم و سوسیالیزمە و لە دەورەی چەند ساڵەی گوزەشتا ئەم ناسیۆنالیستکە یەکێ لە کاوی شغڵیان ئەوە کە توهمەت و ئیفترا بۆسن بە مەسوور حکومەتەوە بۆیە کە کۆمونیست سەرکوب بکەن، بۆیە کە عەلەی کۆمونیست قسە بکەن و دەرێغ بە قەول معروفەژی دەرێغ لە 1 دانە 2 دانە 3 دانە نەختێکی سیاسی لە ئاسار مەسوور حکمەت لە نزارات مەسوور حکمەت کە هەزاران سەفحەس و هەروە کە وتم باسم کە ڕفێقان باسییان کرد لە مۆرد هەموو شتێک سار نەزەری کردو لە نەتیجە ئەمانە گشتی درۆ کەس ژێرباری ناچێتەوەمانە شکارمانە فرە بیستوە و بە نەزەر من ئەمیر کەمیری زۆر لە دواوە هاتووە قەلکەم قسە با سادار کرد. زۆر سپاس بۆ بەشداریتان. منیش پێم وایە هەر کەسێک بێوێ واقعانەگە بێوێ بزانێ منسووری حکمەت چەندێک خراپ بووە بە بۆچوونەکانی ئەمیری کەریمی دەبێ مراجعەکە بە نووسراوەکان و قسەباسەکانی خودی منسووری حکمەت و خۆی بکە بە قازی و قەزاوەت کە بزانێ منسووری حکمەت چییە. ئەگەرنا هەر کەس دەتوانێت بە قەولی معروف قسە بێزبانە و هەموو کەس دەتوانێت بیکە، هەموو کەس دەتوانێت داعای بکە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لە بەشە لە بەرنامەی ئەوڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆدا. من پێم وایە لە بەرنامەکانی داهاتووە ئەم مەسئلە ئەم ئیدعا پرۆپوچانە دەبێ قسە و باسی زیاتر لەسەر بکرێت، دەبێ کۆمەلگا واکسینە بکرێ بەرابەر بەم سەمانە، بەرابەر بەم مووی دەماغ و مووی لوتانە کە لە ئایندەدا دوای شلبوونەوەی پێشومۆرەکانی جمهوری ئیسلامی چەکدارن و لە کوردستانە ممکنە سەر بەرزەکەنەوە خەڵکە بێ زۆر هۆشیار بێ. زۆر سپاسانەکەم و مەمنون بۆ تەوزیحاتەکانتان. سپاس بۆ هەمووتان و سپاس بۆ جۆگرانیش. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە هەر چۆهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و